بانگەوازێک بۆ هێزە پلە نزمەکانی ناو هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ئیسلامی. بە ملیۆنان ژن و پیاوی ئازادی خواست بۆ ماوەی 11 ڕۆژە بەردەوام ڕوبەڕووی زوڵم و ماشینی سەرکوت و تاوانکاری ڕژیمی ئیسلامی بوونەتەوە. زیاتر لە 70 خۆپیشاندەر گیانیان لەدەستداوە. هەزاران کەس بریندار بوون و چەند هەزار کەسیش دەست بەسەر و زیندانی کراون. کۆمەڵانی خەڵکی ئێران سوورن لەسەر ئەوەی کە ئەم حکوومەتە جەنایەتکار و کۆنەپەرستە بە زبڵدانی مێژوو بسپێرن و سیستمێک بنیاد بنێن کە مرۆڤەکان تێیدا ئازاد و یەکسان بن و لە ئاوەدانی و ئاسایشدا بژین. لە سیستمی داهاتووی ئێرانی دوای ڕووخانی کۆماری ئیسلامیدا دەبێت کۆتایی بە هەژاری و بێبەشی، هەڵاواردن و بێمافی، ستەمکاری و سەرکوت بێت و کەرامەتی مرۆڤ بپارێزرێ. زیاتر لە چواردەیە کە حکوومەتی ئیسلامی ڕێک دژ بە بەرژەوەندیە گشتیەکانی خەڵک کاری کردووە. هەژاری و نادادپەروەری و هەڵاواردن و نایەکسانی گەیاندووەتە لووتکە. بوو بە پێشەنگی جیهان لە گەندەڵیدا. سەروەت و سامانی گشتی لە پێناو بەرەو پێشبردننی خوراافات و سەپاندنی بێمافی بەسەر خەڵک و زوڵم و سەرکوت لە ناوخۆ و تیرۆریزم لە دەرەوەی وڵات خەرج کرد. ئێستا نەوەی سێهەم و چوارەمی دوای دامەزراننی کۆماری ئیسلامی لە شەقامەکان و داوای مافی ئینسانی خۆیان و گۆڕینی ئەو حکوومەتە کۆنەپەرستە دەسەڵاتداراکەن. ئێوەی پلە نزمەکانی ناو هێزە سەرکوتگەرەکان بێگومان لە نێو ئەو بە ملیۆنها خۆپیشاندەرەدا منداڵ و دۆست و ناسیا و دراوسێتان هەیە. نابێت لەبەر ئیمتیازاتی دارایی و کار دژ بە خەڵک و گەنجانی ئەم وڵاتە بوەستنەوە. بەرژەوەندیەکانی داهاتووتان لە جێهێشتنی ڕیزەکانی هێزە ستەمکارەکان و چوونە ناو ڕێزەکانی خەڵکدایە. 44 ساڵ لەمەوبەر و لە سەردەمی شۆڕشی 1357دا هەزاران هێزی سەربازی حکوومەتی پەهلەوی هاتنە پاڵ خەڵک و بە شانازیەوە لە کۆمەلگا دەرکەوتن و لەلایەن خەڵکەوە ڕێزیان لێگیرا. بەشێک لە هێزەکانی ساواک و سەربازی کە ڕوبەڕووی خەڵک بوونەوە باجێکی قورسیان لە بەرامبەر تاوانەکانیاندا. محەممەد ڕەزا پەهلەوی بنەماڵەکەی و جانتای پوڵ و تەنانەت سەگەکەی دەرباریشی خستە ناو فڕۆکەکە و سەدان سەرۆک وەزیران و وەزیری گشتی و بەرپرسی باڵای ئیداری بە چارەنووسێکی کارەساتبارەوە بەجێهێشت. دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامی کە دزی و تاڵان و برۆیەکی بێئەژماریان کردووە هەر لە ئێستاوە پلانی هەڵاتنیان داڕشتووە و ئێوە لە شەقامەکاندا جێهێڵن. مێژووی شۆڕشەکان گەلێک جار سەرماندوێتی و نیشانی داوەکە دەسەڵاتداران هەڵدێن و هێزە سەرکوتکەرەکان باجێکی قورزە دەنەوە. ئێوە لەم ڕۆژانەدا مەلاو فەرماندەیەکی تاوانبار نابینن لەسەر شەقامەکان. ئەوان پەنایان بردووەتە بەر شوێنێکی ئەمن و ئەمان و ئێوەیان بەرداوەتە گیانی یەکتر. سوکایەتی و شەرمەزاری بەرگریکردن لە دەسەڵاتی کۆنەپەرست و دژە خەڵک قبول مەکەن. تەقە لەو خەڵکە مافخوازە مەکەن کە بەدەستی بەتاڵ هاتوونەتە سەر شەقامەکان و پڕ بە گەر و هاوارەکەن. بیر لە داهاتووتان بکەنەوە، چەکەکانتان فڕێ بدەن و بە هێزە جەماوەری و شۆڕژگێڕەکانەوە پەیوەست بن یان لانی کەم بگەڕێنەوە ماڵەکانتان. کۆمەڵا بە تایبەتی داوا لە پلەکانی خوارەوەی هێزە خۆجێیەکان و کەسانی سەر بە هێزە سەرکوتگەر و داگیرکارەکانەکات کە دژ بە خەڵک نەوەستنەوە. سبەینێ زۆر درەنگە بێت و پێویستە هەر ئەمڕۆ ڕیزی خۆیان لە ڕیزی تاوانبارانی کۆماری ئیسلامی جابکەنەوە.